بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم لە خزمەت ژیانی هاوڵانی پێغەمبەری خوایە صلی الله تعالی عليه وسلم ئەچینە خزمەت یەکێک لە هاوڵە بەڕێزەکان کە سەعیدی کوڕی زەیدە. سەعیدی کوڕی زەید لە عەدویەکانە لەناو قوڕەیشە، باوکی بریتیوە لە زەیدی کوڕی عەمری کوڕی نوفەیل، دایکی فاتیمەی کچی یەعجەی کچی کوڕی ئومەیەی کوڕی خۆیلد. خوشکێکی هەبوو بە ناوی عاتیکە، عاتیکەی کچی زەید. عاتیکەش ئەیضا موسڵمان بووە و هیجرەتی کردووە و بایعەتی داوە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم هاوڵە بەڕێزە ئەکاتە کوڕی مامی عومەری کوڕی خەتاب، کوڕی مامی عومەری کوڕی خەتاب. لە پێش بیعثەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کاتێکە لە دایکە بێت لە قبل البعثە با بڵێن 13 ساڵ پێش بعثە یان 12 ساڵ بە پێی اختلافی ڕوایەتەکان لە دایک ئەبێ، واتە لە پێش هجرەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە 22 ساڵ یا 23 ساڵ لە دایک بوو و لە ساڵی 51 هجریشە وفاتی کردووە. ئەم هاوڵە بەڕێزە ڕەنگ و شێوە و شکڵی ئەسمە ڕەنگ بووە، باڵای زۆر بەرز بووە، لاشەی زۆر مودار بووە و یەکێکە لە گەورە پیاوەکانی قوڕەیش و ناوبانگێکی زۆر تایبەتی هەیە، عائیلە و عەشرەتەکەی لە ناو قوڕەیشە. بە تایبەتی زەیدی باوکیان زەیدی کوڕی عەمری کوڕی نوفەیل یەکێکە لەو کەسانەی کە قەت بتی نەپەرستووە، لەگەڵ ئەوە لە زەمەنی جەهالەتا بووە، بتی نەپەرستووە و هیچ حیوانێکی بۆ بتەکان سەر نەبڕیوە. چەند کەسێک هەبوو لە ناو مشرکینی قوڕەیشە لەسەر حەنەفیەت ماونەتەوە، حەنیفیەتی ئیبراهیمی ماونەتەوە، لەسەر دینی ئیبراهیم عەلەیه السەلام ماونەتەوە. لە بوخاری شەریفە هاتووە کە زەیدی کوڕی عەمری کوڕی نوفەیل ئەچێ بۆ مەنتیقەی شام بە دوای دینە ئەگەڕێ، سیر ئەکا ئەم بتپەرستی و ئەوانە قەناعەتی بە بتپەرستی نایە. ئەڵێ ڕۆشتم کەسێکی عالمێکی زۆر گەورەی یەهودیم بینی، وتم ئەم دینە ئێوە لە دینێکی چاکەچی ئەمێ بمە یەهودی. وتی تۆ نابی ببیتە یەهودی هەتاوەکو غەزەبی خوا بەسەر تا دانەبارێ. ئەڵێ منیش وتم لە هەموو ژیانمە لە غەزەبی خوا ڕام کردووە، ئەی ئێستا چی بکەم؟ وتی شتی وەها نییە، کەی خوا غەزەبی خۆی بەسەرا داباراندی دوای ئەوە ئەکرێ بێتە ناو ئەم دینە ئێمە. ئەڵێ وتم عیلاجی من چی؟ ئێستا من چی بکەم بچمە ناو دینێکی ڕێک و پێکەوە؟ وتی تۆ حەلت ئەوەیە بەس بچی لەسەر ئیبراهیم، دینی ئیبراهیم، چونکە ئەو نە یەهودی بوو نە نەسڕانی بووە. ئەڵێ منژەم کەلیمەیەم وەرگرت، بەڵام هێشتا دڵم قەناعەتی نەهات. ئەڵێ هەر لە شام گەڕام، کەسێکی قسیسی زۆر گەورەم دۆزیەوە، کەسێکە لە دینی نەسارا بوو، مەسیحیەت بوو. ئەڵێ چوومە لای ئەویش و داوام لێ کرد. ئەڵێ عەینەن قسەی پێوتم. ئەڵێ دوایی پێوتم وتی دینی ئیبراهیم ئەوە بگرەرە بەر، نە یەهودی بووە نە نەسڕانی بووە، ولا یعبد إلا الله، تەنها عەبدەتی بۆ خوا کردو، پەرستنی بۆ هیچ کەسێک نەکردو. ئەڵێ منش کاتێک کە ئەم قسانەم گوێ لێ بوو دەرچووم لە لای ئەوان و دەسم بەرز کردەوە، وتم اللهم إني أشهد أني على دين إبراهيم. خوای گیان ئەو من شاهدی ئەدەم لەسەر ئەوەی کە من لەسەر دینی ئیبراهیم عەلەیه السەلام. ئەم پیاوە باوکی سەعید کەسێکی زۆر گەورە بوو لە ناو قوڕەیشە. ئەڵێ زۆر کات پشتی ئەدا بە کەعبەوە، ڕووی ئەکردە قوڕەیشەکان، ئەی یا معشەرە قوڕەیش فوالله ما منكم على دینی ئیبراهیم غەیری، بەخوا کەستان نییە لەسەر دینی ئیبراهیم مابێتەوە ئیلا من نەبێ، هەمووتان خەریکی بتپەرستین. کۆمەڵە صفاتی زۆر تایبەتی هەبووە. یەکێک لەو صفاتانەی ئەو ئافرەتانەی زیندە بەچاڵەکران، ئەم ئەهات لە باوکەکەی وەرەگرت یا لە دایکەکەی وەرەگرت، بە خێوی ئەکردن هەتا گەورە ئەبوون و ئەیگەڕانەوە بۆ ماڵەکە. ئەو ئەگەر ئەتانەون ئەوە تاگەن ناتاوەنەوەن، هێشتا من هەر کەفالەتیانەکەم و ئەیانکەمە کچی خۆم. یەکێکتر لەوانە بە حەیاتی حیوانی سەر نەبڕیەوە لە بۆ غەیری خوا، لە بۆ ئەو سەنەم و بتانە. زۆر کات بە مشکینی قوڕەیشەوت ئەی هاوار ئەوە ئێوە خەریکی چین، آخر مەڕێک ئەهێنن
خوای گەورە خۆی ئاوی ئەدا لە ئاسمانەوە، خوای گەورە خۆی زەوی بۆ ئەسەوز ئەکاتە تاوەکو ئەو بلەوەڕێ، دوایی ئێوەیان بۆ غەیری خۆی سەرە بڕن. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە ئەفەرمێت دەخەلت الجەنەة فرأيت لزيد بن عمرو دوحتين، ئەفەرمێت چوومە ناو بەهەشتەوە دوو داری زۆر گەور، دەوحە بە معنای دارێکی زۆر گەورەیە کە پەلەکانی زۆر ڕۆشت بێ و سێبەری زۆر کردبێ. ئەفەرمێت دوو داری زۆر گەورەم بینی، پرسیارم کرد و دارانە هی کێن؟ وتیانەوە هی زەیدی کوڕی عەمرە، واتە هی باوکی سەعیدە. حتى ورقي كوري نوفل كبيغمري خوا صلى الله عليه وسلم شو خزمتي لكاتي وهاتني وحيا ورقي كوري نوفل يكي يقولوا كساني كزور مدحي زيد كوري عمري أكر باوكي سعيدي أكر لهندي الروايات شاهدتوها كزيد جيشتو تبيغمري خوا صلى الله عليه وسلم حتى أفرمي هندي خوار نشتي آماده كردبو بيغمري خوا صلى الله عليه وسلم دسي بونا باللي نخوارد حتى وكو تأكيد بو زيد أمي لبردم بتكانا سرنا بريو. أم عائلة زيد هم كشكي عاتكة هم كركي سعيد هردو كان كبيام إسلام جيش يكي يقولوا كسانين نزكترين وسريعترين إيمانيان هنا وبيعتيان هنا ببيغمري خوا صلى الله عليه وسلم. همو أم كلماتنا كبرجوان أدرى لبيغمري خوا صلى الله عليه وسلم أيان بس أيان زاني ديني حنيفي أصلي إبراهيمي هربو شوازبوا شتانك لباوكيانا ووريان قرتبو. سعيد كاتك إيماني هنا سيانزاي من كذبك إيماني هنا خوي إيماني هنا خزاني إيماني هنا طبعا خوي آموزاي عمر كوري خطابة خزاني شي خشك عمر كوري خطابة فاطمة كشي خطابة كاتك إيماني هنا بيك وإثر ورده خليكي تدريس ودراسة وخدمتي قرآن هم تان داستانا مشهورة مستوك عمر كوري خطاب شون مسلمان أبي ورده دعوة بانجوازي إسلامي قشأك لنا ومكة أبيش عمر كوري خطاب بريوي أكويت كمحمد أبو شوازة أكا وبو شوازة خلق هل أجرته وبتكان بسوق سيرك شمشيري هل كيشا وكوتر نعيمي كوري عبد الله للريا بيجيش وتي أو خير عمر بوكوي وتي والله أتم محمد أكوجو تجاتو أي كوجي وأزاني أو أسانا كوري بني عبد مناف يلا بسر زوياتو بقرا يقر أو بكوجي مالكا والخريجي شيء كوري واز لما أنا بس سيري كر عمر واز لا يعني هر أيه بروا كروتي واز لما نبينا برو خريكي مالكي خوبه برو اموزاكو تشاكا اموزاكو برو مالي سعيد خوشكا شو اموزاكا شردك يا مسلمان بون الله عمر امي بس هر شيدو سوكي رق رايو برو مالي سعيد كهات خبابي كوري اراد لي درس قراني او تو ولا خدمتي انا صحفك بارشيك بيستيك ل بابلن كنسراوي قراني سوره الطه لسربو لبردس يا نابو كأجان لعمر بو خباب خوش هرده عمر شهات جوروا يكسر لقل آموزاي خويا سعيدة دنجي برس كده وسريع كتو هل قرايته لديني باو بابيرتو ليدا لسعيدي دا لخوشكي خوي دا إذا نيجي مسلمان بو فاطمة شخيان هات أخوار وبيا أو هواري كروتي دي كري خطاب شيل لدزي بك أرى والله مسلمان على كاتك أمي بالزور توربو على اللي توريا دانشت على كدانش أواي كرت شاي بر صحيفة ككودوتي أو صحيفة الشيء على يكسر هالي يقر فاطمة وتي بهيش شوازك نادمه حتى وكو خود نشويد إنجا أو صحيفة هي طاهرة الدم على عمر ليرة سبحان الله لو غضبوا شدتها تخواروا شو خوي شردوا هاتوا سير الصحيفة كيكر سيري كر طه ما أنزلنا عليك القرآن لتشقى أم آياتان يخوين دوس هري صرما لم آياتان ضلي نرمبو وتي دلوني على محمد صلى الله عليه وسلم بشان بدن بوي بشن بولاي إيمان بينهم خباب هات دروتي أي مجدد لي بي أي عمر والله في غمري خوا صلى الله عليه وسلم دعايك خوايا بيك لم دو عمر أبو جهل يا عمر كوري خطاب نصرتي أم دين البدي إن شاء الله دعاك في غمر صلى الله عليه وسلم بوتك وتكرم طبعا إثر عمر كوري خطاب أشت خزمات في غمري خوا صلى الله عليه وآله وسلم وإيمانه هنا يكيق لو هاولا برزاني ككم ترين زحمتي بينيوا بريتي لا سعيد لناو مكة لدواي إيماني عمري كوري خطاب ويترزقالي كزوري لنا أكر كزنا راحتنا أكر كز عزتنا أدا بويا لحبشية لهردو هجرتك حبشية سعيد وفاطمة يعني نتشون شو كمان لأشراف قريش عزتي أن أدرى وأزالي أن أدرى
هەتاوەکو لە سەردەمی کاتی مەدینەیە و هیجرەتی مەدینەیە لە هیجرەتی مەدینەیە ئەسحاب هەموو بە دزیەوە ئەڕۆشتن. عومەری کوڕی خەتاب بە ئاشکرا ڕۆژ چەند کەسێکی لە عەشرەتی خۆی لەگەڵا بوو، 20 کەسی لەگەڵا بوو، 20 کەسی شمشێر بەدەستی ئازای لەگەڵا بوو. یەکێک لەوانە بریتی بوو لە سعیدی کوڕی زەید لە خزمەتی عومەری کوڕی خەتاب و عائیلەی ئەوە ڕۆشتن و هیجرەتیان کرد پێکەوە بە عەلەنی و بە ئاشکرا بۆ مەدینە و شاری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. غەزەواتەکانی سعید لە خزمەت پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم زۆرە، لە هەموو غەزوەکانە بەشداری کردو، لە ئوحودا، لە خەندەقا، لە سریەکانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سعیدی ئەنارد. قائیدێکی گەورەیە ئیلا لە غەزوەی بەدرانە. لە غەزوەی بەدرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو لە هاوڵان سعید و طەلحە، سعیدی کوڕی زەید لەگەڵ طەلحەیە لە سریەکە بە ناوی ذی العەشیرە، ئەم سریەی نارد بۆی هەواڵی کاروانەکەی قوڕەیش بسانن چون بۆ شام، چون بۆ حەورا، لەوێ دانیشتن چاوەڕێیان کرد هەتا هەواڵیان پێگەیشتکەوە وردە تا کاروانەکە بەڕێکەوت. ئەمانیش بە هەڵداوان هاتنەوە بۆ مەدینە، بەڵام پێش ئەوەی ئەمان بگەڕێنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەند هاوڵێکی ترەوە خەبەری پێگەیشت کە کاروانەکە دەرچووە، بۆیە بەخۆی و هاوڵانەوە لە ناو مەدینەیە دەرچوون. کاتێک کە سعید لەگەڵ طەلحەیە هاتنەوە ناو مەدینە سەیریان کرد، کەسی لێ نەماوە، چۆڵ پرسیاریان کرد وتیان وەڵا چوون، هەتا ئەمان گەیشتنە مەیدانی جەنگ سەیریان کرد جەنگ تەواو بۆ کۆتایی پێ هاتووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هەردووکیان پشکی دانا فەرمووی و هەردووکتان لە ئەجرەکە بەشدارن، با نەشاتە بن، چکە بە کارێکی زۆر تایبەت بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم دەرچوو. لە زەمەنی خولەفای ڕاشیدینە سعید ناوبانگێکی زۆر تایبەتی خۆی هەیە، بەتاتی لە زەمانی ئیمامی ئەوبەکرە. ئیمامی ئەوبەکر کۆمەڵی قائیدی زۆر تایبەتە بوو، زۆر گرنگی پێدان. یەکێک لەوانە سعیدی کوڕی زەید بوو. لە جەنگی یەرمووکە یەکێک لەو کەسانەی کە زۆر ئازایانە دیفاعی لە دین کرد و جەنگێکی زۆر ئازایانەی کرد بریتە لە سعیدی کوڕی زەید. ئەفەرمێ سعیدی کوڕی زەید خۆی بۆمان ئەگەڕێتەوە، ئەفەرمێ جەیش کاتێک کە جەیشی نەسارا وردە هاتن، ئەڵێ زۆر بە تۆکمەیی، ئەڵێ مەلاکانیان لە پێشیانەوە بوون، قسەیس و ئەمانە لە پێشەوە، ئەڵێ ئەناشیدی خۆیانیان ئەوتەوە، خەڵکەکە جەیشەکە هەر هەمووی بە دوانە ئەیانوتەوە، وا تەزانی کێوێک ئەجوڵێ وردەیە بەرەو موسڵمانان. ئەڵێ موسڵمانان زۆر ترسێکی گەورە بەسەریانە داباری، چکە جەیشەکە زۆر گەورە بوو و زۆر چڕ و پڕ و مکەزەب و ئەمانی زۆر فەقیر و ئەکی شمشێرێکی هاکەزایی و ئەڵێ یەکێک لەو کەسانە ئەبا عوبەیدە جەڕاح ئەڵێ وتارێکی دا زۆر تەشجیعی خەڵکی کرد لەسەر ئەوەی جیهاد کەنەوەوانە. ئەڵێ سەحابەیەک هەڵسایەوە هاوڵێکی بەڕێز وتی چیت هەیە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم؟ وەڵی ئەچمە ناو جەرگەی کافرانەوە، تەسەوورەکەم کە نەگەڕێمەوە، چیت هەیە با پێی بگەێنم، تازە نایەمەوە. ئەڵێ خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەبو عوبەیدە فەرمووی بەخوا هەر ئەمەم هەیە سڵاومان بگەێنە بە خۆشەویستمان، بڵێ وەڵڵاهی لە دوای ئەو لە عەهدی ئەو لامان نەداوە، هەر لەسەر عەهد و پەیمانەکەن کە بەومان داوە، بەو بەیعەتین لەسەر ئەو بەیعەتین کە بە پێغەمبەری خوامان داوە صلی الله عليه وسلم. ئەفەرمێ ئەو هاوڵە بەڕێزە پەلاماری دان و شەهیدیان کرد. ئەفەرمێ سعیدی کوڕی زەید ئاڵایەکی بەدەستەوە بوو، ئەڵێ وردە بەڕێکەوت وای پیشانەدا قاچی ئەلەرزێ بەرەو جەیشەکە ڕۆشت. ئەڵێ هەتا چۆ بەردەم جەیشەکە، ئەوە هاوڵانیش هەموو لەم بەرەوە جێشی ئیسلامی سێرەکەن. ئەڵێ لە بەردەم جەیشەکە خۆی خستە سەر هەردوو ئەژنۆکە ئەنەما لە ترسە قاچی شکاوە کەوت. ئەڵێ ئەوانش چەند جوندێکی زۆر هێرشیان بۆ هێنا وەم کەسە کە کەوتووە ترسنەوە و ترساوە بیکوژن. ئەڵێ هەر بە تیرە بە ئەو ئاڵایی کە بەدەستیەوە بوو سەری تیرەکەی ڕمێک بوو سەری ئاڵاکەی، ئەڵێ کردی بە قوڕگی دانێکیانەوە هەڵسایەوە. ئەڵێ فەوەثەبە کەما وەثەبە الئەسەد، هەر چۆن شێرێ پەلامارەدا پەلاماریدان مەجموعەیەکی زۆریانی لێ کوشتن. ئەڵێ هاوڵان کە ئەمایان بینی ئەڵڵاهو ئەکبەریان بەرز کردەوە، هیممەتێکی زۆر گەورە کەوتە دڵی موسڵمانان، هێرشیان کرد موسڵمانان وەلەو قیلەتیشیان کەم بوو، بەڵام زاڵ بوون بەسەر کافران و بێدینان و نەساڕاکانە. ئەمە بووە ڕووداوێکی زۆر گەورە، هەمووان لەبین یەکترا باسی سعیدیانە کرد. ئەنوو ڕۆژی یەرمووک جەنگی سعید بوو. سعید وهای کرد کە کافران زۆ بترسن. لە زەمانی عومەری کوڕی خەتابە، طبعا عومەری کوڕی خەتاب سیاسەتێکی زۆر تایبەتی. عومەری کوڕی خەتاب
یەک کەس لە خزمە نزیکەکانی خۆی ناخاتە ناو دائیرەی کاروبار و دەسەڵاتەوە. یەکێک لەوانە سعیدی کوڕی زەید. سعیدی کوڕی زەید لەگەڵ جەلالەتی قەدریە بە هیچ شێوازە نەئیخستە ناو هیچ کاروبارێکەوە. حتا کاتێک کە عومەری کوڕی خەتاب وەفاتی کرد، ئەو کەسانەی کە هەڵی بژار بۆ ئەوی شوڕابن لە دوای ئەو هیچیان نەبوو لە مستەوای سعید زیاتر بێ، لە مستەوای سعیدی کوڕی زەیدا سعیدی تێ نەکردوتی بۆ ئەوی خزمی خۆمی تیانە بێ. طبعا عومەری کوڕی خەتاب خۆشی و ئەی فەرموو ئەگەر ئەم ئەمارەتەی کە وەرمان گرت و ئەگەر خێر بێ بەشی هەمومانەکە، ئەگەر شەڕ بێ تخوا بەس با عومەر توش کەستان توش نەبن لەم شەڕە. لە دوای خۆی و لە زەمەنی خۆشە هیچ خزمێکی خۆی دانەناوە. حتا عەبدوڵڵای کوڕی عومەر زۆرێک تەرشیحیان کرد، وتیان بۆ ئەی عومەر بۆ ئەم تەرشیح ناکەی بێتە خەلیفە، عالمێکی گەورەی دینی ئەوانە. فەرمووی نەواز بێنن ئالی خەتاب ئەم شەڕە و ئەم بەزمەیان بەسە. سعیدیش کە هەم زاوایەتی و هەمیش دواتر عاتیکە عومەری کوڕی خەتاب دوایەوەی کە شووی کرد بە محەممەدی کوڕی ئەبی بەکر و محەممەدی کوڕی ئەبوبەکر وەفاتی کرد، عاتیکە شووی کردەوە بە ئیمامی عومەر. لە دوای ئەمەی کە شووی کردەوە واتە سعید هەم زاوای بوو هەم خەزوری بوو و هەمیش ئامۆزای بوو. وتی بەخوا شتیوان نییە سعیدیشی نەکردە ناو ئەوە، بۆیە سعید لە هەموو پلە و پۆستێک دوور کەوتەوە. لە دوای ئەمەوە ئیتر هیچ باسی مەواقفێکی سعیدی کوڕی زەید ناکرێ لە جەنگەکانە و لە شوێنەکانە لەبەرەوەی وەکو قیادە وەکو کەسێکی باریز و دیار نەما. إلا ئەوە نەبێت لە زمانی ئیمامی ئەبوبەکر پێش ئیمامی عومەر لە فترەیەکی زەمەنیە ئەبێتە والی دیمەشق، گەورەی دیمەشق و تەنها ئەو ویلایەتەی وەرگرتووە. ئیتر دوای ئەوە لە دەرەوەی مەدینە لە شوێنەکە هەندێک زەویزار بۆ خۆی تەرتیبەکە دوور ئەکەوێتەوە لە فیتەنەکان. لە زمانی ئیمامی عوثمانە، لە زمانی ئیمامی عەلیە زۆر لە فیتنەکان بە دوور بوو، بۆیە لە هیچ واقعەیەکی فیتنە باسی سعیدی کوڕی زەید ناکرد. دوور کەوتو بۆ جەنگ دروست بوو بۆ مەشاکل دروست بوو، لە هەموو شتەکان دوور کەوتو بووە. لە زمانی معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ چوو بەیعەتی دا بە معاویە. دواتر معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ویستی بەیعەت بۆ یەزید وەرگرە، یەکێک لەوانەی کە مخالف بوو بریتی بوو لە سعید کە بەیعەتی بە یەزید نەدا. هەندێک لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە وەفاتیان ئەکرد ئەیان فەرموو بە سعیدی کوڕی زەید نوێژمان لەسەرکە لەبەر ئەو ئیتقان و ئەو دینداری و خواناسی کە هەیبوو. یەکێک لەو کەسانەی کە زۆر فەرمانی بە چاکە ئەکرد و ڕێگری لە خراپە کرد سعیدە. بۆیە سعید ئەبینی ئەفەرمێ کەسێکی بینی قسەی بە ئیمامی عەلی ئەوت، فەرمووی ئەی هاوار ئەوە تۆ خەریکی چ قسە وتنێکی، وەڵڵاهی ئەوە یەکێکە لەوانەی خۆم گوێم لێ بۆ بە گوێ خۆم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی عەلی کوڕی ئەبی طالب لە ئەهلی بەهەشتە، چۆن تۆ قسە بەرامبەر بە کەسێک ئەکەی لە ئەهلی بەهەشت. یەکێک لەو سیڕانەی کە لە حیاتی سعیدا هەیە دوعای زۆر گیراوە، دوعاکانی زۆر گیراوە. طبعا هەمیشە لەناو ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم خەڵکانێکن دوعاکانیان یەکسەر گیرا ئەوی. خۆی ئەفەرمێ خۆشەویستمان ئەفەرمێ لەوە چێ خەڵکانێکە بن ئەشعەثە ئەغبەرە مەرجێ کەسێکی ناودار بێ، دەم و چاوێکی تۆزاوی و قژێکی بژوو ئەوانە ئەفەرمێن لەو ئەقسەمە عەلی الله لەئەبەرەه، ئەگەر سوێن بخوا لەسەر خوا بۆی جێبەجێ ئەکا. یعنی ئەوەندە ئاسی تەقوایی بەرزە، ئەگەر بڵێ خوایە ئەبێ ئەو شتم بۆ جێبەجێکە یا ئەو شتە جێبەجێکە. سعیدی کوڕی زەید یەکێکە لەوانە. بۆیە ئافرەتێکە بوو بە ناوی ئەڕوای کوڕی کچی ئوەیس. ئەڕوا هات لە طبعا زەویەکانیان لە پەنایەکە بوو، زەوی سعیدی کوڕی زەید و ئەڕوا پێکەوە لە پەنایەکە بوو. سعید هات کوخێکی بچووکی دروست کرده بوو، ئەڕوا هات وتی کاکە ئەو کوخە لەناو زەوی منە دروست کردو، وتی ئەمە زەوی تۆ نییە، خۆم ئەزانەوە زەوی منە، بوو بە موشکیلەیان. ئەڕوا چوو چەند کەسێکی ئاگادار کرد وتی بڕۆن بە سعید بڵێن بە ئەو کوخەی بڕوخێنێ، ئەگەر ئەو کوخەی نەڕوخێنێ فوالله لئن لم يفعل لأصيحن به في مسجد رسول الله صلى الله عليه وسلم. والله يم لمزگوتی پێغەمبەر صلى الله عليه وسلم هاوارەکەم کە سعیدی کوڕی زەید ماڵی منی داگیر کردو، زەوی منی داگیر کرد. دوو کەسەکەش چوون بۆ لای سعید بۆ ڕێکیان خەن، وتیان ئەی سعید والله ئەم ئافرەتە ئاوا ئەڵێ. ئەفەرمێ سعیدیش فەرمووی والله بە گوێ خۆم گوێم لێ بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەی فەرموو من أخذ شبرا، هەرکەس بستێک زەوی داگیرکە لە هی کەسێکی تر لە ڕۆژی قیامەتە يطوقه الله يوم القيامة من 7 أرضين. ئەوە خوای گەورە ئەیخاتە ناو زەویە و قوفڵی ئەکا لە 7 زەویە. من چۆن زەوی کەس داگیرەکە؟ طبعا یەکێک لە کێشەکان
لفرماشتك أفرمي لعن الله من غير منار الأرض لعنتي إخوة لو كسيك خريتكاني زوي أجي أقوري مثلا دوكس دراوسي باخن توزي باخ كي خويا أنا تأملاويا توزي خريتي أو أبات أولاويا أبي زور أقامان لو بي لمسألة زوي أفرمي بلام زور بي عادز ببام قصي كوتبو لنا ومزقوتا هاواركم علم أو صحابي بيغمر بحساب صلى الله عليه وسلم أو تازي مني داير كردوا وتي اللهم إن كانت كاذبة خويا أجر أم أفرته أجر رازقوك أو تحقق خوي مداوى وتي بو خوي نعم بلام خويا تأخذ أزاني أجر دروءك أم أفرته فلا تمتها حتى تعمى خويا جان نيكو جهتاكو كوريكي وتجعل موتها فيها يا إلهي مردني أم أفرته لنا أو زويا بك وداجيري كرو كبزور لمني ورقريت كظلم لك سبحان الله أم أفرته ورده أرواح كوربه جاري كيبه دسي أقربنا وزويك أيجر بيرك لي أدن لنا أم زويا لو شوينيك ومعلكيت يا كردوا سعيدي كوري زيد أفرميك لجاركان هات جاريكي بدس ونبو بربياني زوب وسي بروا كريكاركاني خبر كاتو عليك الرجل أجاي لبيركنا وكوتنا أو بيرو مرت لعيني زويك دعاكي سعيدي كوري زيد جرابو هم كوربو هم لنا أو زويا كوتاي بهات خزانة كاني طبعا لحياتي خويا ينزخ خزاني هنا وهندي لخزانة كاني مردون هندي طلاق داون بانزا كوري هبوا نوزدك شي هبوا وفرمايشتي لبيغمبر صلى الله عليه وسلم هندي جراوته ايش لو فرمايشتي انا بريتي لا فرمايشتي 10 مبشره او فرمايشتي كافرمي امامي ابو بكر وامامي عمر وامامي عثمان وامامي علي وطلحه وزبير سعيد خوي امانه ل10 مبشرا او روايته خوي الرواياتي كردوا بويا الشيعة دائما زور طعن لسعيد أدن أجر شي سعيد زور دفاعي لإمام علي كردوا بلام هميشه طعني لأدن لبروي أو روايته أو روايتي كردوا كالله إمام أبو بكر وإمام عمر وإمام عثمان وإمام علي لنا وبهشتان لبرو دائما طعن لسر سعيد هي رحمتي خاله سعيد بك لصالي بنجاويك لعقيق وفاتك لدروي مدينة دواتر هالي أجرنو إيهن الناو مدينة سعدي كري أبي وقاص أي شواد ابن عمر عبد الله كري عمر وسعدي كري أبي وقاص أي خننا وقورك أما إيش يقول لها والله كان في غمري خواه صلى الله عليه وسلم كأمر لخدمة حياتك يا جيانك يا جيان من جزران وبسر جوري إنسان بونيه كإنسان مالو ثروة ساماني زوري هبه سلطة وده صلاة زوري هبه سعيد السلطة يكيني غيري أو كمان لدمشق بلام عمري كوري خطاب هرشي كردو أجركي هي أوا شكل لسدسي أو لمالي أو أنا مسلمان هو سعيد لخواناسي ودين داري خويا قشتو تبليش وها كمستجاب الدعوة دعاء كان جراء بك ودرسك زور قوري أبو إما والله ممكن إنسان بخواناسي زور بعبداتي زور بخو فاراسن لقناه أو أن دبلي خوي برسكات ولا رب العالمين دسي برس كرده وإلا دسكاني بخالين جرابته أمر زور أسايا لهم زمنك أمته هبو وتصورنا كنت هل زمن الصحابة هبو سعيد كوري زيد بمشوازنا والله لهم زمنك خلكان كان كدعاء كان ين قرانا وين يا رب العالمين دعاك قبولك لورا يجري وراس خو قبول أبي بوي إنسان لا حياتي خويا بكيفية عبادتي خويا زور ننازي وتصورنا كخلق خراب خوي باش أم فكري كي زور دواكوتو خراب إما وتصور كأن هميشه إما خومن باشين وخلق خراب بعكس سوا إما خومن بو خومن أبيش هميشه سركوني خومن كين خومن خرابي إنسان أبي دائما بسر خويا بشيته توبيك صادقانه بكا ذكر وأورادي زور بكا هميشه لبناي خويا بلا بناي خويا شو هزي إما بناي خويا والله أجر خوا من له بري إثر هيش هي زتوانا طاقتك من إيمانية لا حول ولا قوة إلا بالله هيش حول وجول وقوة هزقني إلا بخوانا بجل جلاله بويا إنسان مسلمان بزور بورياي ما الله لقى الخويا بك لعل أبيتك سيق لو كسانك مستجاب الدعوة وتصور مك كجناه باري بالله ولا إثر من مستجاب الدعوة نيم يقوى لي نبو ولا أولياء إخوة جناه بار نبو بي زورك لأولياء جوركان السرطاي جيانيان زور خرابة كاربون دواتر خواي جور هدايتي دان كسي كيكو بشري حافي إيكي بولو كساني لناو بغدايا مشهور بويك شويني هبو شويني تايبتي هبو عرى خواردناو
بينما دواتر كخواي قورت هدايتي دا وتوبي كرد قرانوي قراوو ببشر حافيك وبسري أمتي إسلامي ئێمە لە خزمەتی هاوڵانە هەرچەندێ بمێنینەوە و ژیان بەسەر بەرین هەر چێژی زیاتر وەرەگرین و لە بەرەکاتی ئەوان ئیسفادە ئەکەین چکە ئەوانە چاوانێکن ئێمە دیراسیان ئەکەین ئەو چاوانە پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم بینیوە بوون لە خزمەت ئەوانە لەژێر سێبەری ژیانی ئەوانە مانا و تایبەتمەندی خۆی هەیە خوای گیان ئێمە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە يا إلهي عفو عافيتي خود بسرمان ببارنا يا إلهي لسرجم جناه كان من ببورا يا إلهي شون باراني رحمة بباران دين أو باراني رحمة وكرم خود بسد الدرون منا ببارنا إلهي بدل أمانة والصلوات الذي داري في غنبر بدين صلى الله عليه وسلم خواجان صلوات كاني أما بجينا خوشويست سلام كاني أما بجينا خوشويست يك نوم لخدمتي بينا يا أكرم الأكرمين خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کێشە و گرفتێکمان هەیە بۆمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان کەم ڕزق ڕزقی حەڵاڵی زیادکە ئەومان نەخۆشە شفای بۆ بنێرە ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە یا ئیلاهی ئەومان ماڵی نائارامە خوای پڕ ئارامی بکە یا ئیلاهی ئەومان دەرونی نائارامە دەرونی پڕ ئارامی بکە يا إلهي ظلمان آرامك يا إلهي ظلمان آرامك رحمتي خود بسرمانا ببارنا يا إلهي كرمي خود بسرمانا ببارنا إلهي أجر شيء ما جناه من زور به وخجالة باري بردم ديواني توبين بلان بخوء پروردگارا بدل خوشويستي تو من هي بدل خوشويستي دينك تو محمد المصطفى من هي صلى الله عليه وسلم يا إلهي بدلها وارد لي أكين رحمته وكرمي خود بسرمانا ببارنا يا إلهي داواد لي أكين بخوا يك دنيا قرفت من هي يا إلهي ناتوانين لا نزكترين كسي خومن بيلين تنها لا توأتوانين بيان دركيانين يا إلهي داواد لي أكين هرشي قرفتي همان أبو من شار سركة يا إلهي داواد لي أكين هر داواي همان أبو من جيب جيكا رحمة وكرم خود بسلمان أبو بارنا عفو وعافية بسلمان أبو بارنا يا إلهي إما خجالة بار وقناه بار تو زور بالرحم يا إلهي أم رحمتي خوت وأم كرمي خود بسلمانا ببارنا وعفو خود بسلمانا ببارنا يا إلهي داوال لي أكين برحمة وكرمي خوت وبزي خوت هرشتك أمانة وشاك بو دين من بو دنيا من في من عطاك هرشتك بنات في أجرين وتو أزاني خلافة بو دين من بو دنيا من بنا من بدلي يا أكرم الأكرمين خوايا هرهم من لبهشتا لخزمتي هاولانا كوكروا بديدار رسول الله صلى الله عليه وسلم شاد من ك لخزمتي خوتا يا إلهي داوال لي أكين بقوري خوت رامان قرو حلي كرامته قوري بسرمانا داب بارنا يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قوري لقناهي مني شوئي وجبوري وخالي من قبولك